والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. أبين قيشتنا حياتي عمر كور عبد العزيز وقيشتنا أويك هشام وفاتي كردو لدواي خوي أمي وكو خليفة بجيه الله كرجاي كور حيويك لو كسانو لو زانانيك لقل سلطان وسلاطين وبلام زور كاريگريك إيجابي هبو لسريان وتوانيوتي كقناعت با هشام بكا لسرويك لدواي قناعت با سليمان كا لدواي خوي عمر كور عبد العزيز دابنه كعمر كور عبد العزيز أبيت خليفة. تصور كان يكمين كلمة لدم يتدر وبريتلا إنا لله وإنا إليه راجعون. شون بلايا رويتك ومصيبتك جورية كأبيت خليفة أريك زور جوراء كويت سرشانت. أما زور جرينجل سياسة عمر كور عبد العزيز تابجين شو أهل السنات زور باسية وكان أما خلافة الراشدة شنك عندك بيان خلافة الراشدة تنها لسيدنا أبو بكر وعمر وعثمان وعلي ناوست عندك أفرمون بينش خليفة الراشدين من هي بين جميعا حسنة إمام حسن يكون إمام علي عندك وافر من ده يفرمون إمام حسن نية بين جميعا بريتلا عمر يكون عبد العزيز من هم الرأي أهل السنة جماعة. أمن دا خلافتي عمر يكون عبد العزيز لزمن الراشدين أشي فرموي أنا نقب الزمنك باسكرا وبيانك فرموي أنا بحكم أجر باسي حكمي الرشيد كين أبي عمر يكون عبد العزيز باسك همو خليفة جوريك مسلمان كبوت خليفة أو خطبيك يكمن جار داوتي زور بقرنجي ما مري لقلاك راس وكان نخشري أو كسيدر خستو السياسة أو كسيدر خستو كتشي أكا شون أكا دواتر شون ما ملا أكا بويا دي صفر صالي نوتنوي هجري دي صفري صالي نوتنوي هجري للرجل الجمعة يكمن خطبي خويدا طبعا لهمو زمني أمي كان أقل دقتها دابه بوصايا أميري دواي خوان دائنن خليفيك دواي خوان دائنن وصيد أكا لدواي خوي فلان كس خليفة بي سيدنا معاوية بوشيوازة لدواي أو هموان بوشيوازة إلا بابتي مروانيا كان نبيك بابلين مرواني كوري حكم ليه بجورق للشورينا أمي كان دائن ليه بوصايا دائنن إتر هموان بوصايا عمر يكون عبد العزيز خوي بم خالصو الرازينية بويا أفرمي يكمن كلمة كدسي بيك دواء الحمد لله شو نسر منبر فرمو يا أيها الناس إني ابتليت بهذا الأمر من غير رأي كان مني فيه فرمو يا أما أخوة ابتلاي كردون بمبلا وهاتو تسلم كبومة خليفي وهيج رأيك مني تيانبوا ولا طلبة له قتج دوام نكر نموسوا ولا مشورة من المسلمين شوراج لبين مسلمان نكراوا نسر رأيك من دابنا ربما كان خليفة إنجا فرموي وإني قد خلعت ما في عناقكم من بيعتي أو بيعتي كداوت أنا بمنه لو كتابي هبوك سليمان نسيتي والرجاء وخيانته أو من هرهم تام آزاد كله بيعته فاختاروا لأنفسكم بخوتا نيكي خليفة هل بجرن بخوتا أفرمي فصاح الناس صيحة واحدة خلق هرهم بيقدن هاوريان كرد قد اخترناك يا أمير المؤمنين ورضينا بك أي أمير إيمان دارا أما تومان اختيارك وبتو الرازين تو بكسيت الرازينين بويا زورك للرأي كان أفرمون عمر كور عبد العزيز بوصايا نبو خلافتك بشورى مسلمان بو شون لزمن إمام أبو بكر مثلا شورى إمام عمر إمام عثمان إمام علي باش جورك للشورى يعني دواي بيغمر صلى الله عليه وسلم شورى أساس ترين شتي هو دياري كني خليفة راست إمام أبو بكر مثلا بوصايا إمام عمر دانا بلام أساس لمسألة داناني خليفة بريتيا للشورى بوي أفرمون عمر كور عبد العزيز لدواي أم حالتك رويدا فرموي ومن خوم خلع كل أو لا خلافته من إثر خليفة النيم وأنا بيعتكم لسرتان هالقرد إن جا دواي هرهم يعني جاي كتير بيعتيان دايو بصيحة واحدة بيقدن هرهم بير رازي لدواي أمر شتا أفرمي أجر أمصاري تربيم رازي نبون
شكو ئەترسا تووشی فتنە بێ مەسا عێراق لێ جیابێتەوە ئەوێ فەرمووی هەم جارێکتر گەرتان ئازابێ من خەلیفایەتی ناکەم ئەگەر هەموو عالم ئیسلامی متفق بوو ئەو کات طبعا دواتر هەموو عالم ئیسلامی اتفاق بوو هەر هەمووشیان بەیعەتیاندایە مخالفەی عومەری کوڕ عەبدولعەزیز هیچ کەسێک نەبوو ئیلا هەندێک لە خەواریجەکان نەبێ بابەتی بەیعەت بابەتێکی زۆر گەورەیە ئینسانی موسڵمان واجبە لەسەری کە بەیعەت بدا بە خەلیفە و گەورەی ئیمانداران بۆ بردن بەڕێوەی شؤونی ژیانی ئینسانی ئیماندار نابێ خەڵکی ئیماندار بێسەر بێ سا ئەمڕۆیەکێ لە موشکیلەکانمان ئەوەیە کە ئومەتی ئیسلامی چووکە بێسەرە بێکەسە کەس لەسەری هەڵنادا کەس قسە لەسەری ناکا کەس ئەو هۆکارەکەوێ کە گەورەیەکمان نییە بۆیە واجبێکە لەسەر موسڵمانان کە جۆرێک لە جۆرەکان لە عمری خۆیانە بەیعەتیان دابێ بۆ خەلیفە و بۆ گەورەی کە موسڵمانان هەڵی ئەبژێرن شوورای موسڵمانان هەڵی ئەبژێرن اینجا ئەڵێ خەڵکە هەر هەموو کە وتیان ئەی عومەر واز لەمە مەهێنە فەلی ئەمڕەنا لی لە ویلایەتەوە هاتووە فعلی ئەمرە یعنی تۆ ببە وەلیمان باليمن والبەرەکەتی بە بەرەکەت و بەناوی خوا و دەست پێ بکە خوا شاوکارتە فەرمووی کوڕە خۆ خەڵقینە بەخوا ئەنە لەست قاضٍ من قەزاوت ناکەم بەسەرتانە تەنفیزی کەلامەکەی خوا ئەکەم بەسەر ئێوە من مبتەدیع نیم شتێکی نوێ بۆ ئێوە بێن و ئەوانە من متەبعم شوێن گەورەکانی خۆمەکەم سیدنا ئەبوبەکر و عومەر و عوثمان و عەلی ئەفەرمێ اینجا فەرمووی لەیسە لأحد أن يطاع في معصية الله هیچ کەسێک نابێ ئیطاع کرێ لە معصیەتی خوا ئەگەر معصیەتم کرد ئیطاعم مەکەن اینجا لەست بخەیرکم بەل رەجل منکم والله من باشترینی ئێوە نیم ئەی خەڵکینە نەفرێکم وەکو ئێوە غير أنما الله جعلني أثقلكم حملا خواهي قورا شاني مني قرستر كردوا لويك بەڵایەکی داوە بەسەرمە کە بوومەتە گەورەی ئیمانداران و بیبم بڕێ بۆ بردن بەڕێوە ئیمانداران لەگەڵ ئەوە فەزلی زۆرە مەسائیب و گوناهیشی زۆر زۆرە یعنی ئێمە ئەزانین یەکێک لەوانەی لەژێ عەرشی خوایە لە ڕۆژی قیامەتە ئەبێت بریتێ لە الئیمام العادل ئەوەنە گەورەیە حتى لحديثك أفرمي إن من إكرام الله تبارك وتعالى إن من إجلال الله تبارك وتعالى إكرام الحاكم المقسط حاكمك دادگەرە ئەگەر تۆ ڕێزی لێ بگری خوات بە گەورەزانی ئەوەندە مهمە لەسەر زەویە ئەوەنە ئەجرەکەی گەورەی بەڵام لایەکی تریش ئەگەر یەک عەبد لەم عەبدانە تووشی ئەوە بێت زەحمەتێک بێ ئەم خەلیفەی ئیماندارانە گوناهبارە بێت لە قیامەتە وەقفوهم إنهم مسؤولون بۆیە ئەفەرمێ عومەر فەرمووی هەر ئەمەندەیە جیاوازی من و ئێوە بەس ئەمەندەیە خوا بەڵایەکی داوەتە سەر شانی منە ئێوە لێ ڕزگار بوون اینجا هات کۆمەڵی یاسای دانا کێن ئەوانەی لە من نزیک ئەبنەوە فەرمووی ئەو کەسانی کە لە من نزیکن بە 5 شت ئەتوانن لە من نزیک ببنەوە بەغێری ئەم 5 شتە لە من دوورەکەونەوە یەکەمین خاڵێک کە داینا فەرمووی هەر کەسێ حاجەی خەڵکێکم بۆ بێنێ پێویستی خەڵکێکم بۆ بێنێت کە خەڵکەکە خۆی نەگاتە لای من ئەبەوە لە من زۆر نزیکە بێت فەقیرێکەیە کەسێکەیە لەو دوورەوە ناگاتە لای من لە بەرامبەر ئەم کەسەیەت ئەو مشکلەی ئەوم بۆ بەرزەکاتەوە پێم ئەڵێ فەرمووی بەمە بۆ زۆر نزیک ئەبێتەوە لە لای من دوو فەرمووی ئەوەیە کە ئەگەر ئێمە لەسەر خەیر بووین کەسێک بێت هاوکارمان بە بۆ خێرەکە تەواوکەین سێهەم فەرمووی ئەگەر خێرێک من دەرکم پێ نەکرد و کەسێک هات پێیوتم زۆر لە من نزیکە بێت چونکە دەرکم نەکرد و پێیوتم ئەو خێرە وەرە جێبەجێک فەرمووی ئاگادار بن یەک کەس نابێ غیبەتی ڕەعیەتەکەم بکات لای من هیچ کەسێ غیبەتی هیچ کەسێک ناکە غیبەتێک لە مەرسی من ئەڕۆی غیبەت نەکرد لە مەرسی من نزیک ئەبیت فەرمووی زۆر ئاگاتان لێبێ ئەوانەی کە لە من نزیک ئەبنەوە قەت تەداخل لە کارێکە نەکەن کە کارەکە ڕەبتی بە ئێوە نەبێ بە هیچ شێوازێک ئەمەی کردە یاسایەکی گەورە ئەبەم 5 خاڵە ئەمە پۆلێن بوو بۆ ئەو کەسێک کە نزیکە بێتەوە لە عومەری کوڕ عەبدولعەزیز کێ هیچ غیبەت ناکا کێ ئیشی خەڵک بەرزەکاتەوە کێ لەسەر خێر هاوکاریە بێ کێ پیشانی خدەری خێرە کێ خۆی هەڵ ناقورتێنە لە کاری خەڵکە ئەمەی کرد بە پێوەر ئەبەمانە لە من نزیک ئەبنەوە اینجا قاعدەیەکی لە قاعدەکان لە خوتبەکەیە کە دایمەزان فەرمووی وەسیەتان پێکەم بە تەقوای خوا ئاگاتان لێبێ کە خوا جەل جەلالوهو لەسەر هەموو شتێک لەم سەرزەویە تەقوای داناوە و پارێزگاری داناوە کە ئینسانی موسڵمان خۆی پارێزێ وەسیەتان بۆ ئەەکەم بۆ ئەمە ئاگاتان لێبێ ئیعمەلوا لئاخرەتیکم کوڕە ئیش بکەن بۆ ئاخرەتتان
خوا دنیاتان چاکک فەرمووی ئەصلحوا سەرائرەکم نهێنیەکانی خۆتان باشکەن خوا ئاشکراکانتان بۆ باشەکە لە دەرەوە ئیتر خوای گەورە خۆی ئەویتر لەسەر خۆیەتی بەس نهێنیەکەت پاک بێ فەرمووی ئەکثروا من ذکر هذه اللذات ئەو شتێک کە هەرچی چێژ و لەزەتی ژیانە هەر هەمووی دا ئەڕمێنێ بەسەرێکە و دای ئەشکێنێ ورد و خاپووری ئەکە زۆر ذکریکەن کە مردنە فەرمووی ئەحسنوا الاستعداد قبل ئەی ينزل بكم فەرمووی خۆتان ئامادەکەن بۆ پێش ئەوەی کە مردن بەرۆکتان پێ بکرێ دابەزێنرێتە سەرتان ئێوە ئیستعدادتان وەرگرتبێ بۆ ناو قەبرتان بۆ ناو گۆڕتان اینجا ڕووی تێکردنەوەتی خەڵکین ئەی هاوار ئاگاتان لێبێ والله ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەلیمانە زۆر گەورن لەسەر قورئان اختلافیان نییە هەموویان لە قورئان کەلامی خۆیە لەسەر سنەش اختلافیان نییە والله سنەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموویان متفقن لەسەری فەرمووی هەروەها لەسەر پێغەمبەرەکە محەممەد هەمووی پێغەمبەری ئەزانێ هیچ اختلاف لەمانان نییە فەرمووی اختلاف لەسەر دینار و دنیایە دینار و درهم اختلافی دروست کرد ئەم مەقولەی ئیمام ئەحمەد لە زۆر شوێنە بەکارێ لەو ئەچێ ڕۆژێک لە ڕۆژان لە کەسێکە دینار و درهم نایە بەڵام حظوظی نەفسی اختلاف دروستەکە ئەگەر نا ڕەبەکەتان پەروەردگارتان هەر یەکە پێغەمبەرتان هەر یەکە کتابتان هەر یەکە هیچ اختلاف لەم مەسائلەیان نییە لە بینی فەرەقیش ئەی لەکوێ اختلافەکە دروستە بێ لە بابەتی سیاسەتە کە دینار و درهم بێتە ئارە لەوێ اختلاف لە بینی موسڵمانانە دروست ئەبێ بۆیە فەرمووی ئاگاتان لێبێ ئەمە اختلافمە لەسەر ئەمانەیە لەسەر دینار و درهمە فەرمی فإني والله لا أعطي أحدا باطل ئەوە چاک بزانن یەک شتی باطل بە هیچ کەسێک نابەخشم خۆی نزیکاتەوە لێ متەمەلۆقکا و یەک فرسی بە بەتاڵی نادەوێ چکە اختلاف لەسەر دینار و درهمە ولا أمنع أحدا حقا هەر کەسێکیش مافێکی هەبێ قەت دەی ناگرمە مافەکەی خۆی ئەدەمێ هەر چۆنە بیر کاتەوە مافەکەی خۆی هەر وەرەگرێ کە ئەمە زۆر زۆر گەورەیە کە یاسایەکی گەورەی داڕێژە و فکری ئێمەی زۆر گەورە کرد حتا ئێستا مەسەلەن ئومەتی ئیسلامی بیرەکاتەوە باشە ئێمە اختلافمان لە چیانی ئەم هەموو فیرەقە دروسە بێ و ئەم هەموو مەلا و داعی و شێخ و نازانم ئەو باشە هۆکارەکەی چیانی ئایا کەسمان گومانمان هەیە کە ڕەبونا الله ناوەڵڵا کەسمان هەیە کە محەممەد صلی الله عليه وسلم بە پێغەمبەر نەزانین ناوەڵڵا هەما بە پێغەمبەری ئەزانین کەسمان هەیە قورئان بەهی خوا نەزانین ناوەڵڵا هەما بەهی خوای ئەزانین ئەی بابەتەکە چی ئەم کێشان دروستە بێ دینار و درهم ئەگەر دینار و درهمیش نەبێ ئەو شتەیە کە پاڵت پێوە ئەنێ حظوظە نەفسی حظوظ دنیایەکانن کە ئەو بابەتەکە بابەتی ئاخیرەت کە اختلاف دروستە بێ بابەتەکە بابەتی دنیایە بۆیە فەرمووی ئاگاتان لێبێ هیچ کەسێک باطل وەرناگرێ هیچ کەسێک حەقی نافۆتێ لە سوڵتە و دەسەڵاتی منە اینجا دەنگی بەرز کردەوە فەرمووی من ئەطاع الله وجبت طاعته ومن عصى الله فلا طاعة له هەر کەس ئیطاعی خواکە واجبە بێ ئێوە ئیطاعی کەن یاواتەیە خۆم ئەگەر ئیطاعی خۆم کرد ئیطاعم کەن هەر کەسی عصیانی خوا کرد فلا طاعة له کەس طاعەتی نەکە فەرمووی ئەطیعونی فيما أطعت الله يا ما أطعت الله للروايتك إطاعم كان بأندازي أويك من إطاع إخوابكم فإذا عصيت فلا طاعة لي عليكم أجر عصياني إخوام كره هيج طاعتك من بسرتنا ونية إن جاء تأكيدي كذوتي أجر همو أمتي إسلامي وأمصار كانت همو بيعتي عنده أو كاتمن أما جورتان أجر بيعتي ندى من أو بيعتم بسرتنا ونامن هم تان أزادن خوتان بخوت خليفة يكتر هلا بجر ئەم پیاوە یەکێکە لە پیاوە زۆر گەورەکان و فەقیهە زۆر گەورەکان لەگەڵ ئەمەشە نامەیەکی زۆری نووسی بۆ جیهانی ئیسلامی بۆ پیاوە گەورەکانی جیهانی ئیسلامی بە هەر هەمووانی ئەفەرموو وەصفی ئیمامی عادلم بۆ بکەم ئیمامی عادل ئەبێت چۆن بێ بۆی بزانم چی بکەم چۆن بم یەکێک لەو کەسانەی کە نامەی بۆ نار حەسەنی بەسری حەسەنی بەسری نامەیەکی دوور درێژی بۆ ئەنێرێتەوە بەشێک لە نامەکە ئەفەرمێ الئیمام العادل یا ئەمیر المؤمنین کەلئەبی ئەڵێ ئیمامی عادل وەکو باوک ئاوایە باوکێکی بەسۆز لەگەڵ مناڵەکەیە حتا وەکو بچووکن باوک زۆر ماندوو ئەبێ حتا وەکو لە بچووکی ئەم مناڵانە گەورە ئەکا و کرێکاری کە و ئیشکە و بڕۆ وەرە دەی حتا مناڵ گەورە ئەکی ئەفەرمێ ويعلمهم كبارا کە گەورە بوون ئینجا فێری عیلمیان کە بیان خەرە مەکتەب بیان خەرە مەدرسە بیان خەرە ناو دراسی قورئانەوە ئەفەرمێ باوک ئەوەندە حەنونە یەکتەسب لهم في حياته لە ژیانی خۆیە
هر همش كاسبي بو أوانك كمرديش ويدخر لهم بعد مماته هرچی لێ بەجێ ئەمێنێ بۆ ئەو مناڵانەی کۆکات ئەبێتە میرات بۆ ئەو مناڵان ئەفەرمێ ئاوا بە ئەی ئەمیر لەگەڵ ڕعیەتەکە تا وەکو ئەو باوکەوا بە ژیانت خێر بێ بۆیان مردنە خێر بێ بۆیان بۆیە ئیمامی عادل ئەو کەسەیەکە لەگەڵ ڕعیەتەکەیە لەگەڵ ئەندامەکانی ئومەتەکەیە ئەبەو شێوازە مامەڵە ئەکا لایەک هەتا بچووکن گەورەیان ئەکا فێری عیلمیان ئەکا ژیانیان بۆ دابین ئەکا لە دوای مردنیشی هەرچی هەیەی هەر بۆ ئەوان ئەبێ ئایان درێت فەرمووی ئەی ئێمەری ئیمانداران ئیمامی عادل وەکو دایک ئەوە دایکێکی بەسۆس کە لەو پەڕی لە ڕفق و نەرمی لەگەڵ مناڵەکەی ئەنوێنێ لەو کاتێکەوە لە سکایەتی لەو کاتێکە لە دایک ئەبێ لەو کاتێک کە تربیەتی دادا بە مناڵی چەند جار لەبەر خاتی ئەو ناخەوێ ئەگەر ئەو سکون بێ ئەم سکونە ئەو زەحمەتیا بێ ئەم لە زەحمەتیایە اینجا فەرمووی ترضعه تارة وتفطمه أخرى هەندێک جار شیری ئەداتێ هەموو دقەیەکیش هەر شیری ناداتێنە هەندێک جار شیرەکەی لێ ئەگرێت گەورەش ئەبێ ئاوا بێ هەموو نابێ هەرچی شتە بیدا بە خەڵکەکە نە لیان ئەگرێتەوە ئەیان داتێ بە پێی پێویستی بە پێی برسێتیان وتفرح بعافيته كي گەلەکەی لە ئیسراحەتا بوون ئەم ئیسراحەتەکە چۆن دایک کاتێکە مناڵەکەی لەش ساغەوتن و تۆڵام دڵی ئیسراحەتەکە لێرەوە فەرمووی وتغتم بشكايته هەر کاتێک مناڵێک ئەگەر شکایەتێکی هێنا بۆ لای دایکی زۆر غەمبارە زۆر خەفەتەخۆ لەوە چێ باوک کێشەکان حەلکە بەس دایک غەمەخۆ فەرمووی ئەی ئاوابی ئەی ئەمیری ئیمانداران لەگەڵ ڕەعەتەکەتە ئەبێ غەم بخۆی کاتێکەوە شکایەتەکان بۆ تۆ بەرزە بنەوە و زەحمەتی لەناو گەلەکەتە کاتێکیش عافیەت هەیە و کێشەیان نییە ئەو کاتە تۆ فەرح ئەبی و خۆشحاڵەبی فەرمووی ئەی ئەمیری ئیمانداران ئیمامی عادل وەکو ئەو کەسە وایە کە سەرپەرشتی هەتیو ئەکا طبعا سەرپەرشتیکاری هەتیو ئەجرێکی زۆر گەورەی هەیە لە شەریعەتە ئێمە زۆر کاتێکە باسەکەین ئەڵێن پێغەمبەریان صلی الله علیه وسلم فەرمووی ئەنا وەکافل اليتیم کەهاتێ من و ئەو کەسێک کە سەرپەرشتی هەتیوەکە بە خێویانەکە و ئەوانە وەکو ئەم دوو پەنجە ئاوان زۆر کات وا هاتووەتە مێشکمان کافیلی یەتیم ئەو کەسەیە 50,000 100,000 ئەدا بە هەتیوەکە ئەوان ئەو کافیل نییە کافیل ئەو کەسێ لە درێژای مێژووی ئیسلامیە کافیل ئاوە سەرپەرشتی کامیلی ئەو مناڵانەی کردو وصایە بەسە مناڵەکانە هەبوو پارەی بۆ خستونەتە کەسابەتەوە ئیشی بۆ کردوون کێشەیەکیانەوە بۆی حەل کردوون دائیمە بە دەمیانەوە بۆ ئەوە کافیل ئیتر سەواون کەسێکی نزیکیان بووە یان جاریوە هەبوو کەسێکی دوور بووە خەلیفەی موسڵمانان بڕیاری داوەکە کە فڵان کەس تەواو کەفالەتی یا ڕەفیقێکی مێردەکەی بووە مەسەلەن ئەو پیاوە بۆ کە وەفاتی کردووە بۆتە سەرپەرشتیکاری ئەم مناڵانەی گەورە کردووە دروست کردوون بۆیە ئەفەرمێ ئەی ئەمیری ئیمانداران ئیمامی عادل وەکو ئەو وەصیە ئاوایە یڕەبی صەغیرەهم کاتێک کە بچووکن تربیەتیان ئەدا و ئەویان وەیومەوین کەبیرەهم کە گەورەش بوون ئەبێتە پشت و پەنایە بۆیان هەرچی هەیەی پێیان عەتاءەکە لە پێناوی ئەوەی خۆیان بگرن تەسەوورکەن ئێستا کەسێک ئەگەر باوکی هەبێ و باوکی قودرەتی هەبێ و دەسەڵاتی هەبێ ئەوانە یەچی ئەکا مەسەلەن کوڕەکەی ژنی بۆ ئەهێنێ ئەزان کافیلی یەتیم ژن بۆ یەتیمەکە ئەهێنێ ئەوە یومەوین کەبیرەهم ئیمام حەسەنی بەسری بە عومەری کوڕ عەبدولعەزیز ئەفەرمێ تۆش ئاوا بە چۆن وەسی بەسەر هەتیەوە چۆن مامەڵەکە تۆش بە هەمان چەشن مامەڵەکە لەگەڵ ڕایەتەکەتە کاتێککە بچووکن لاوازن وردە گەوریان کە بەهێزیان کە بەهێز بوون بیان دەرێ بۆی بژین لەسەر پێی خۆیان بوەستن فەرمووی ئەی ئەمیری ئیمانداران ئیمامی عادل وەکو دڵ وایە ئەگەر دڵ نەخۆش بوو هەموو لاشە نەخۆش ئەگەر دڵیش ساغ بوو هەموو لاشە ساغە بێت ئەفەرمێ طبعا دڵ لە ئینە ئەکاتە تقریبا بە فکری ئەمڕۆ خۆمان کاتە عەقڵ چونکە عەقڵ لە دیدی ئیسلامیە عقل بشي أو تريب بدلي إنسان أو يا دل بعقل أو تري شوي تحكمي إنسان وإلى حديث كافر ما إذا صلح الجسد كله أجر دل بريارة كان يريق بن عقل بريارة كان يريق بن همولا شرك أروى أجر بريارة كان يخوار وخيج بن همولا شخوار وخيج بن أفرمي أقال لي أي أمير إمام عادل أو كسير لبيني خوا وعبد كان لبيني خوا وعبد كان سبحان الله ئاگای لە کەلامی خوا ئەگەیەنێ بەمان گوێ لەمان ئەگرێ گوێ لە ڕەب العالەمینش ئەگرێ یاساکانی خوا ئەهێنێ لەسەر زەویا جێبەجێیانەکە مرادی خوا لەسەر زەویا بەیان ئەکا
نظری ئەو وەکو نظری خوا وایە بۆیان ئەم خۆی لە بەردەم خوایە خۆی ملکەچ ئەکا و ئەمانیش هەموو ئەبا بەڕێوە ئەبێتە قائیدی ئەمان بەچی بە ملکەچی خۆی لە حوزوری خوایە فەرمووی ئەی ئەمیری ئیمانداران ئاگار لێبێ وەکو عەبدەولێنەیە کە خاوەنەکەی هەرچی ماڵ و سەروەت و سامانی خۆیەتی ئەی خاتە بەردەستی ئەویش دەچێت خیانەتەکە هەم ماڵەکە هەر هەمووی ئەبەخشێتەوە بەملا بۆلە سەرفی ئەکە لە شوێنی خۆیان جێگەی هەم ماڵ و مناڵەکەی هەر هەموو تەفرەقەتی ئەخا هەرێکی بەلایەکە ئیشەکانی لێ تێکەدا ئابۆ شێوازە نەکەی ئەبەدەن ئاگات لێبێ ئەی ئەمیری ئیماندارە لە دوای ئەم خوتبەیە عومەری کوڕی عەبدولعەزیز چاکسازیێکی زۆر گەورە دەست پێکە ئەویش ئەوەیە هەرچی مەظالیمە لە خۆیەوە دەست پێ ئەکا بە دانەوەی زوڵمەکان لە نەفسی خۆیەوە ئەمە دەست پێ ئەکا کە ئەمە حاڵتێکی زۆر گەورەیە لەمە هەرچی زەویەک هەرچی ماڵێک هەرچی شتێکی هەر هەمووی دەستی کرد بە بەخشینی گێڕانەوەی بۆ شوێنی خۆی حتا ئەفەرمێ خاتەمێکی هەبوو زۆری حەز لێ بوو وەلیدی کوڕی عەبدولمەلیک پێدا بوو ئەڵێ خاتەمەکەی دەرێنا وتی من لەکوێ بۆ هاتووە وتیان لەوەی وەلید لەکوێ وتیان لە مەغریبەوە بۆی هاتبوو وتی بیگەڕۆنە بەیتولماڵ شمشێرەکەی دەستکەکانی شمشێرەکەی زیو بوو هەمووی شکان زیوەکان خستیەوە ناو بەیتولماڵ و کردی بە ئاسە ئیتر لە خۆیەوە چاکسازێکی زۆر گەورەی دەست پێ کرد حتا فەرمێ هەموو ئەو شتانەی کە هەی بوو لە زەوی و لە عەتر و عوتوور و هەرچی شتێکە هەمووی فرۆشت ئەڵێ لە ئەخیرا کردە 23,000 دینار چونکە عومەری کوڕی عەبدولعەزیز یەکێکە لەو کەسانەی هەر لە مناڵی و عەرزم کردن پێشتر لە حیاتەکەیە چەند بە تەڕەف و بە ئەوە هاتووەتە سەر تا قژەکانی ئەهلی مەدینە گەنجەکان قژیان دایانایان و قژی عومەری کە عومەر دایێنێ قسەکەم بۆ باسکردن کە جارێ نوێژی جەماعەتی فەوتە لە پێناوی قژەکانیە باوکی ئەمری فەرموو قژەکانی بتاشن گەنجەکانی مەدینە پارچە باشە قژەکانیان برد ئەوەندە جوان هەر هەمووی گێڕاوە ناوە چاکسازێکی زۆر عەجیب دەست پێ ئەکا بابەتی مزاحم لەگەڵ عومەرە مەشهورە عومەری کوڕی عەبدولعەزیز فەرمووی نیەتێکی ئەوام هەیە مزاحمێکی کە لە مەولاکانی ئەو غوڵامەکانی و وەزیریشێتی تێ مزاحم ئەمەوێ شتێکی ئاوا بکەم ئەمەوێ بێم هەرچی شتە لە خۆمی بگرمەوە هەمووی بخەونە ناو بەیتولماڵ ئەڵێ ئەویش پێوە دوتی ئەی عومەر ئەی کوڕەکانت مناڵت زۆر زۆرە تو چی ئەکەی لە ئەولادەکان ئەفەرمووی عومەر دەستی کرد بە گریان فەرمووی هەموویان دەمە دەستی خوا خۆی سەرپرشتیان کرد ئەفەرمی هات وتی دەبڕۆ بە مناڵەکانە بگەڕە هەرچیان هەیە وردە قسەیان بۆ بکە و قەناعەتیان پێ بکە کە شتەکان ئاوای لێ لەمە دوای ژیان بەرەو ئەو زەحمەتیە ئەڕوە ئەفەرمێ مزاحم ڕۆشتم هەتا گەیشتمە لای عەبدولمەلیکی کوڕی عەبدولمەلیک کوڕی ئەفەرمێ مناڵ بوو تازە خەریب و پێ ئەگەی ئەڵێ بۆم باس کرد وتم عومەر ئاوا گریاوە بۆ شێوازە و ئەوانە بڕیارێکی ئاوا قورسی داوە و ئەڵێ وتی بئس الوەزیر ئەنت والله ئەی مزاحم خراپترین وەزیری تۆ بۆ باوکم چۆن ئەوەی پێ ئەڵێ ئێمە بە هەموو شتێکی ئەو ڕازین ئەڵێ یەکسەر ئەڵێ کاتی قەیلولەی بوو پێش نیوەڕۆیان سونەتە ئینسان بخەوێ ئەفەرمێ کاتی قەیلولەی بوو عەبدولمەلیک چووە خزمەتی وتی کێیە وتیان ئێستا کاتی خەوێتی وتی هەرەوەی بیبینم ئەڵێ کە ڕۆژ سێری کرد باوکی ڕاکشاوە وتی ئەی باوکە مزاحم شتێکی ئاوێت وتی تەواو وتی ئێمە هەر هەمومان ڕازین چی ئەکەی جار بدە بەناو موسڵمانانە ئەمە ئیعلان کە تەواو هەمووی ئەگێڕینەوە هیچمان ناوێ ئەڵێ وتی ئێستا خەڵق قەیلولە ئەکا با نوێژی نیوەڕۆ نوێژم بۆ کردن بانگەکەم وتی کێ زەمانەت ئەکا هەتا نیوەڕۆ نیەتەکەت ناگۆڕێ پەشیمان نابیتەوە لە ترسی مناڵ و گەورەبوونی مناڵ و زەحمەتی ژیان و ئەفەرمێ هاواریان کرد ئەسەڵات و جامیع خەڵک هاتەوە بۆ ناو مزگەوت تا هەندێک لە ڕاویەکان فەرموو زۆر ترسان تو شتێک نەقەوما بێ فەرمووی ئەی خەڵکینە ئەم هەدایانم بۆ هاتووە لەوە ڕۆژێک کە بوومەتە خەلیفە و فڵانە وەفد ئەوەی بۆ هێنام ئەوە دوای وتی مزاحم بۆیان بخوێنەرەوە چیم هەیە هەر هەموو بخوێنەرەوە یەکەمین کەسێکە کەشفی ئەملاکی خۆیەکە ئەمە ئەفەرمێ دەفتەری یەکەمی تەواو کرد ئەڵێ لێ وەرگرە ئەو لەسەر مینبەرەکە بوو دووەم سێهەم چوارەم ئەڵێ لە دوایە هەر هەمووی دڕان فەرمووی هەر هەمووی بخەن ناو بەیتولماڵەوە هیچ شتێک لەوانم ناوێت تەنها و تەنها تاکە شتێک کە ئەمەوێت لە بەدەستمەوە بمێنێ بریتیە لە یەکێک لەو شوێنانە کە فەرمووی بەخوا ئەم شوێنە بە پارەی خاصی خۆم ساڵان 200 درەمی بۆ ئەهاتەوە لەوە فەرمووت ئەمە پارەی ساڵانەی حەڵاڵی خۆمە تەنها ئەوە ئەهێڵمەوە ئەش بۆ ماڵ و مناڵەکەم کە پێ بژین هەر هەموو هێنا
توزيع كراية وبسر أم خلقه هم شو شويني خوي تنها سويداء النبي أو شوينك أفرمي بباري حلالي خوم كريمة تنها أو بدسي خوي وهيش هذا هم تسليم كده حتى أو ظلماني كلا زماني باوشا كرا وزماني عبد العزيز بياهي مصري هبو بيوتي باوشي تو وقتي خوي عبد العزيز باوك إلا مصر زويكي مني داير كردو فرمي زويكي بدنا إن جابو همو يشكلو شتانه كي جراويتيو برسياري كردو لزماني شوار خلفاك أمشتا تشيبو لزماني بيغمبرات تشيبو همو جراوتو سر أصلك أما تغييري كي زور قورا زور جزري بويا بيوتي خليفة راشد بويا الله نسا منهاج النبوة الرشدوه بويا أم قران كاري قورك أم بيا ودسي بيكر جهاني إسلامي هروجا بأراستي كي زور قوري لبروي لذاتي خوشي ودس بيكا لدس كانت عرستانا كم شون تأثير لسر همو أمتي إسلامية كابو جيرانو يظلم همويان أو ظلميك ولا لا يعني همو إيجارنوا وهندي كان لو مظالمانك وريان أقريته ولا آلي أمي بزور ليان أسانتو إخاتو بيت المال بوي شورشي زور قوري لزماني عمر كور عبد العزيز دس بيئك وأساس ترين خالق لناو دولتي أوا لناو حكم داري وحكم راني أوا أقر باسي كين ألين عمر كور عبد العزيز رمزي عدالة وعدلة رمزي جيرانوي مظالم وظلم كان داوا كين ذاتي باش بروردگار خويا لد أبارين ولد ألالين وإمامك عادل قوري مسلمان يا رب العالمين لم فتني آخر زمان بمان باريزا يا ربي خواه داود لي أكين همت من بي عطا كروا بهز من كروا دروس من كروا بأمتي بيغمر صلى الله عليه وسلم قبول من كروا يا رب العالمين يا ربي خواه أم بلا مصيبتان لسر أمة لابرة إلهي داود لي أكين دين وجين من لخطريك زور قوراي يا إلهي توبهانا منورة يا إلهي مسلماناني غزة خواه داود لي أكين بكرمي خود نصرتيان في عطاك فتنة يهود ونصارى لسريان لابب يا رب العالمين يا ربي خويا خود أزاني لجهان إسلامي ومسلمان لزحمتك زور قوران هم من دسو بيمان بسرا علي لسجنك زور قوران ناتوان هاوكاري دوستو براو خوشويستكان من بكين تنها أتوانين هانا بولاي تو برزكين دا إلهي هانا كان من بولاي تو برزكين وتو خود درو خير لم أمت كرو ظلمان يكخى مالمان يكخى بهزمان كبسر كافران ظالمان تو قوري خود خواه داواد لي أكين بكرم خود ورحمتي خود ناراحتي زور من بيني ويا إلهي توينا ولجر أقرو أسني كافرانا خواه بهانا منورة هيزو توانا وهمتك من بدره كبتوانين كاريشي قورا بودينكي توكين يا رب العالمين يا ربي خواه لم زمني مادي قرايا خواه بهانا منورة لما دي قرايا رزقار منك دروس منك بهز منك خواه دل من آرام که مال من آرام که جیان من آرام که گورکان من آرام که زندبون من آرام که با آرامی لبهشتکی خود جیگیر من که خواه صلاوی اما جسی اما بگینا پیغمبر صلی الله علیه وسلم یک نام لخزمت یا بین یا رب العالمین خوشویستی ناخی اما پی بگینا یا اکرم الاکرمین با امتی او قبول من که بشوین که و تیور من گره لجر سيبري آلاي أوا حشر منك يا إلهي هانا بولايتو إهنين بكرم إخوت ورحمة إخوت خواه هرچي جمال وكمال الصلوات وسلام هيا بودي داري أو خوش يسي أنيرينو بيبقينا يا رب العالمين يا ربي خواه لقناهي خو من ودايكو باوك من ببوري لقناهي براو خوشكان من ببوري لقناهي خزان وهاوسر منالو وچمان تا روجي قيامت ببوري لقناهي الرفيق وهاول وخزمك سكان من ببوري لقناهي ما مساوق تايب من ببوري هر مسلمان ما في بسر من لقناهي ببوري ما في من بسر هر مسلمان كوي لقناهي ببوري خواه لأمتي بيغمر صلى الله عليه وسلم ببوري يا إلهي لأمتي بيغمر صلى الله عليه وسلم ببوري تو قوري خوت خواه لأمتي بيغمر صلى الله عليه وسلم ببوري خواه هر زماني كان هي أمتك خوشويست يا إلهي هر رنجك كان هي لهر شوينك هن لهر زمانك أبون خواه ليان خوش يا رب العالمين أوانيان كماون أوانيان كمردون يا إلهي لقناهي هميان ببوري يا رب العالمين يا ربي خواه لد أبارين ولد ألالين چون أوا ببي إرادي خومن إمت كو كردوا يا إلهي لبهشتا كومن كرو بخزمتي بيغمر ما صلى الله عليه وسلم بقينا بأمتي وقبول منك لجر سيبري الله أو حشر منك آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواه يقول لقناهي من الشجبوري خواه لمن قبولك يا ربي